ئازانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. جەوەریم جاری بەرنامەکەمان تایبەتە بۆ بڕیارانەی کە دەرچووە تایبەت بە باج و زیادکردنی باج کە لە دەی 2021 بە پێی بڕیارێکی 11 خاڵی کۆمەڵێک گۆڕانکاری کراوە و کۆمەڵێک باج و ڕسومات دیاری کراوە کە لەسەر هاوڵاتیان پێویستەوە ماوەی 6 ڕۆژ دیاری کراوە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە. هەمیشە دەوترێت باج کۆڵەکەی سەرەکی هەر وڵاتێکە بە تایبەت لە وڵاتە پێشکەوتوەکان باج پشتی پێدەبەسرێ بۆ ڕێخستنەوەی مەجال و بواری ئابووری و ئەو کێشانی لە ڕووی ئابووریەوە تەزەخوماتی ئابووری و جیاوازی چینایەتی دەوترێت ئەمانە لە ڕێگەی باجەوە دەکرێت چارەسەر بکرێت. ئەگەرچی لە هەرێمی کوردستاندا لە پێشتریش کۆمەڵێک باج هەبووە کە لەسەر هاوڵاتیان پێویست بووە و بەردەوام هاوڵاتیان دەبێت ئەم باجانە بدەن، بەڵام ئەو گۆڕانکارانی کە لە باجدا دەکرێت ئایا تا چەند زیان و لە هەمان کاتیشدا سوودی بۆ هاوڵاتیان دەبێت. هاوڵاتیان دەڵێن لە بەرامبەر ئەوەی کە ئێمە باجمان لێ وەردەگیرێت ڕاستە ئێمە هاوکار دەبین بۆ ئەوەی حکوومەت داهاتی ناوخۆی زیاد بکات، بەڵام ئاخۆ لە بەرامبەردا ئێمە چی وەردەگرینەوە؟ ئاخۆ لە بەرامبەر پێدانی ئەم باجە خزمەتگوزاری بە ئێمە دەدرێتەوە یاخودنا. هەموو ئەمانە تاوتوێیەکەین لە بەرنامەی ئەم جارەماندا. سەرەتا راپۆرتێکمان هەیە، راپۆرتەکە بینین و ئەگەڕێنەوەلاتە. حکوومەتی هەرێمی کوردستان بەنیازە لە ڕێگەی زیادکردنی باجەوە داهاتی خۆی زیاد بکات. ئەو بڕیارەشی کە دەرکراوە ژمارەیان 11 بڕیارە و ماوەی 6 ڕۆژ دیاری کراوە بۆ جێبەجێکردنی. کورسات نیوز ڕایهاوڵاتیانی وەرگرت لەبارەی ئەو بڕیارانەی وەزارەتی دارایی. بەرزکردنەوەی میزانیە و بودجەی وڵات بە دانانی باج لەسەر ئەم چینە هەژارانەی خوارەوە قەت ڕاز ناکرێتەوە. ئێمە گرفتی گەورەمان لە بودجەی وڵاتمانە بریتیە لەوەی کە ئەو سەرمایە نەقدیەی کە هەمانە لە قاسەکاندا تون کراوە، چ لە لای ئەحزاب چ لە لای ئەفرادی سەرمایەدار نایهێنە بواری بەرهەمهێنانەوە، ناگەین نەکایی بەرهەمهێنانەوە هەتاوەکو دەرامەت زیاد بکە، هەلیکار زۆرتر ببێ. تەنها بۆ گیفانی چەند نەفرێکە ڕات ئێمە هیچ ئاگامان لێ نیسا ئەگەر زیادکردنیە بۆ هاوڵاتی بگەڕێتەوە یاخۆ عافیتی هاوڵاتی بێگەڕێتەوە بۆ هاوڵاتی، بەڵام ئێستا ئەمەکە ئەم باجەکە زیاد کراوە ئەژدە باخەڵی مجموعەیەک نەفەرەوە ونە بێت. ئەگەر ئەم باجە بۆ خزمەتی میلەت بێ و بۆ ڕێکخستنی حسابات و دارایی حکوومەت بێ عیبی نییە. خەیچێکە لە هەموو وڵاتێکە باج هەیە، خەڵک کاسبی احتیادیەکە باجی بۆ ئەدرێ، بەڵام حقوقەکانی کەی مەحفوظە، هەموو شتەکانی بەڕێک و پێچی بێ قەیچێکە باج شتێکی احتیادیە، یەکێکە لە داهاتە مهمەکانی دەوڵەت. ئەوان یەن باج لەسەر سیارەی شخصی خەڵکدانن، ئەمە بەڕاستی ئەمەیان نامەعقولە، بەس لەسەر کۆمپانیاکان لەسەر داهاتەکان قەی ناکات، بە شەرتێک ئەم داهاتە بزانین بۆ کوێ ئەڕوات و چۆن سەرفەکرێ بۆ خەڵک، ئەمە لەگەڵتان، بەس بەڕاستی تاسش کەس نازانێ، ئەوە تا خۆتان وەزعی موچە زانن. من تەحداکەم بە مانگێکی پارەی ئەم دایرەیە، بەس ئەم دایرەیە ئەتوانن داهاتی چەند ئەتوانن موچەی چەند دایرەیەکی ئەم شارە بدرێت. باپێی بڕیارەکان کارمەندانی بیانی کۆمپانیەکانی بواری نەوت و گاز، میوانخانە و چێشخانەکانی 4 ئەستێرە بەرەوسەرەوە بەڕێژەیەک باجیان لێ وەردەگیرێت کە بەوەش نرخی ئەو کارمەندانە گرانتر دەبێت. لە 4 وەزارەتی ناخۆبڕایی دەرکردووە هەر بارکۆدێک کۆپێکی پاسپۆرت کە داوا ئەکەی جاران هەر خۆڕایی بوو پار کرا بە 10,000، ئێستا ئەم ساڵ لە 4 کراوە بە 150,000. لەم بێئیشی و بێکاری ئێمە ئەرکێکی تراکەوێتە سەر کۆمپانیاکان بە گشتی دوجار ئەم ئەرکە هەرەکەوێتەوە سەر کۆمپانیا و سەر هاوڵاتیان کە بازی گران بوون و بازی ئەو بازەیەکە لەسەر ئێمەدانراوە. ئۆتۆمبیلی تایبەتێکی ترە لەو باجانەی کە زیاد دەکرێن. تا ئێستا ڕێنمایەکانی بەتەواوەتی بۆ دەرنەکراوە و خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیل لە چاوەڕوانی ڕێنمایی تازەتان کاخۆ ئەو بڕیارە چۆنە و چ ئۆتۆمبیلێک دەگرێتەوە. لاندگرۆزێک ئەمڕۆ 2020 یا 21 داخڵ بێت، احتیمال 90 وەرەقە تا 95 وەرەقەیە، بەس ئەگەر ببێت گرانتر بێ یعنی بازارەکە بەرەو ڕوخانەچێت، یعنی کەس ناتوانێت بکرێت. بەپێی بەدواداچوونەکانی کورسات نیوز لە دەستوری عێراقدا هاتووە کە تەنیا حکوومەتی عێراق
مافی زیادکردن و کەمکردنەوەی باج و دەرامەتی هەیە لە مادەی 28 بڕگەی یەکی دەستوری عێراقدا کە لە ساڵی 2005دا نووسراوە باج و ڕسومات ناسەپێنرێت و هەموار ناکرێتەوە و وەرناگیرێت و کەسی لێ نابەخشرێت تەنیا بە یاسا نەبێت. لە بڕگەی دووەمی هەمان مادەدا هاتووە کە خاوەن داهاتەکەمەکان لە باج دەبەخشرێن بە جۆرێک کە دەست نەبرێت بۆ ئاستی بژێویان. ئەمە ژوای کردووە لە ئێسادا کۆمەڵانی خەڵکی کوردستان لە چاوەڕوانی ڕێنمایەکاندا بن کە ئەو باجێ ڕێک دەخرێتەوە و چۆنە و بە چ میکانیزمێک دەبێت. هێمن قادر، کورسات نیوز، تایبەت بە بەرنامەی فایل و دیاردا. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان، لەگەڵتان بەردەوامە بین بە میوانداری هەریەک لە بەڕێزان عەلی عەبدول ئەحمەد جێگری بەڕێوەبەری گشتی باج و خانوبەرەی میری کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەی هەیە، هەروەها بەڕێز مامۆستای یاد نەوزەت مامۆستای ئابووری و زۆر بەڕێز دکتۆر شاڵاو عەبدوڕەحمان پسپۆری یاسایی کە بەڕێزیشان بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەی هەیە. بەخێربێن کاک عەلی، سڵاوت لێبێت. من سەرەتا ئێمە لای جەنابەت ئەگەر باسێک لەو بڕیارانە بکەین کە وەک پێشتر ئاماژەمان پێکرد لە دەیەکی 2021 دەرچووە کە 11 خاڵ لە خۆ دەگرێت، نیگەرانیەکی و تووڕەبوونێکی زۆری خەڵک و هاوڵاتیانی بەدوای خۆی داهێنا. ئەگەر خوێندنەوەیەک بۆ ئەم بڕیارانە بکەین، ئایا خەڵک بە هەڵە تێگەشتوون لەم بڕیارانە یاخود بۆ شێوەیە نیگەرانی خەڵکی لێکەوتەوە؟ بەڵێ، سەرەتا سوپاس بۆ بینەرانی کورسات نیوز. دەمەوێت لێرە چەند ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو مەسئلانە بدەین بە هیچ سنەوەیەک. حکوومەتی هەرێم بیری لە زیادکردنی باج نەکردوێتەوە، تەنها فەرمانەکە فەرمانی ڕێخستنەوەی کاروباری باجە. ئەویش بەهۆی ئەوەی ڕەنگە نەتواندراویتن تا ئێستان کە وەکو خۆی باج کۆ بکرێتەوە. بۆیە وەزارەتی دارایی و وەرەوراتی گشتی بازەکان چەند ڕاستپاردەیەکی بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران نارد کە لەو خاڵانەی کە ئێستان کە لە بەردەستمانە دیاری کردیە. ئەویش زیاتر بۆ ڕێخستنەوەیە نەوەک زیادکردنی بڕیبازی کەوتوبیتن. ئەوە یەک لە خاڵەکان. خاڵی دووەمیش ئەوەیە ئەو باجەی کە ئەو 11 خاڵی کە ئێستان کاگە هەر ئابووری ناسێک یا قانون ناسێک یا کەسێکی شارەزا بێ بە وردی خوێندنەوەی بکە ڕاستپاردەکان ڕاستپاردەی گرنگن کە هیچ ئەرچێک هیچ بڕەبازێک لەسەر خەڵکی کەم دەرامەت و هەژار دروست ناکە، بەڵکو ئەو کۆمپانیانە کە قازانجی گەورە ئەکەن لە بوارەکانی ئەنتەرنێتە، پەیوەندیکردنە نەوتە، هەندێک لە کارەکانی بۆ بەرهێنانە کە پێشتر کرایە، دەمانەوێتن ئەو کارانە زیاتر بە ڕێکی بخەینەوە. ئەوش کە لە بەرژەوەندی خەڵکە و بۆ خەڵک دەکرێتن ئەو کارانە. بەڵێ کاک عەلی، جەنابەت باس لەواکەی کە ئەمە هیچ زیانێکی بۆ خەڵکی کەم دەرامەت نییە و هیچ بارگرانیەک لەسەر ئەوان دروست ناکە. بەڵام کاتێک تۆ باج لەسەر کۆمپانیەکان بۆ نمونە هێڵی ئەنتەرنێتە یاخود تۆ باج ئەخەیتە سەر ئۆتۆمبیل، ئەمانە بە ناڕاستە و خۆ جارێکی تر بارگرانی بۆ خەڵکی کەم دەرامەت دروست ناکەنەوە. بە نمونە کاتێک تۆ باج لەسەر کۆمپانیایەکی هێڵی ئینتەرنێت زیاد ئەەکەی، ڕەنگە ئەویش کارتی موبایلەکە لە بازاردا بە گرانتر بە خەڵک بفرۆشێتەوە، یاخود ئۆتۆمبیلەکە کاتێک کە تۆ باجی لەسەر دادەنەی بە کۆمەڵێک ڕسوماتی ترە ئەو ئۆتۆمبیلە دەگاتە هەرێمی کوردستان و بەردەستی خەڵک دەکەوێت. دوجار ئەمە بە شێوەیەکی ناڕاستە خۆ زیان بە خەڵکی کەم دەرامەت ناگەێنێتەوە. بەڵێ، مەسلەی زیادکردنی نرخی کارتی ئەنتەرنێت بە هیچ شێوەیەک ناکرێت کۆمپانیەکانی بواری ئەنتەرنێت زیادی بکەن، بەڵکو لە قانونی موازنەی عێراقی 2015 هەموو کۆمپانیەکانی بواری پەیوەندی و ئەنتەرنێت بڕێک لە 120 پارەکانیان لێ دەبڕێتن بۆ خەزێنەی دەوڵەت، واتە هاوڵاتیەکە ئێستا پارەکەی خۆی هەردەداتن. بەڵام ئەوانەی کە تا ئێستان کە لە هەرێمی کوردستان کۆمپانیەکانی بواری نەوت و پەیوەندی ئەو بڕەبازەی کە پێی دەڵێن بازی مەبیعات نەیاندایتە دەست حکومەت، بۆیە دەکرێتن ئەو بڕەبازە لە کۆمپانیەکان وەربژیرێتەوە بە مەرجێک هیچ بڕێک زیادە نەخرێتە سەر کارتەکان. زۆر باشە. ئەگەڕێمە وڵات دواتر کاک عەلی دکتۆر شاڵاو، لە ڕووی یاساییەوە ئەگەر خوێندنەوەیەک بۆ ئەم بڕیارانە بکەین کە دەرچووە، با سەرەتا لەوە بپرسین کێ دەسەڵاتی ئەوەی هەیە باج ڕێک بخاتەوە یاخود زیادی بکات یاخود بە شێوەیەکی ڕێخستنەوە بێ، ئەمە ئەکرێ بە تعلیمات و بە بڕیار بکرێت؟
بەڵێ سەرەتا سڵاو لە جەنابتان و لە میوانە بەڕێزەکەتان لە هەولێر و هەروەها بینەرانی کورسات نیوز. سەبەرەوەی پرسیارەکەی جەناب وەکو لە راپۆرتەکەتە ئاماژەتان پێیە، یعنی بەپێی دەستوری کۆماری عێراق لە مادەی 28 لە بەرگەی یەکەم سەپاندنی باج و هەروەها کۆکردنەوەی و هەروەها بەخشینی باج تەنها و تەنها لە ڕێگەی یاساوە بێ کە بێ لە ڕێگەی پەرلەمانی ئەو وڵاتەوە یاخود پەرلەمان ئەجوێی نوێنەرانی عێراقیەوە یا ئەگەر بمانێ باجێکی نوێ بسەپێنی بەسەر هاوڵاتیانە یاخود لێخۆشبوون بۆ فئەیەکی دیاری کراو یاخود بۆ منە کۆمپانیایەکی دیاری کراو ئەوانی کە باجەکەیان گرێتەوە ئیلانوێ بە یاسا بێنە خێر بە ڕێنمایی ناکرێت. بەڵام سەبارەت بە فەرمانی ژمارە 96 کە لە دەیەکی 2021 لالایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە دەرچووە، ئەم فەرمانە ئەگەر بڵین وەکو پاڵپشتێک و کاک عەلی ئاماژەی پێیا پاڵپشتیەکی یاسایی بۆ هەندێک لە خاڵەکانی هەیە لەناو ئەو 11 خاڵەیە کە ئەم باجانە لە لای بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە تەنانە دەلای هەندێک لە یاساناسان وایە کام باجانە باجی نوێ بن و بە بەم فەرمانە حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە سەپاندۆتی. ڕاستێکی بەشێک لەم باجانە بە تایبەتی باجی فرۆشتنی سەرکارتی کۆمپانیەکانی مۆبایل و هەروەها ئینتەرنێت و هەروەها باجی دەرامەتی ئەو کارمەدانی لە کەرتی تایبەت کارەکەن و حەت تەنانەت باجی فرۆشتنی ئۆتێلەکان ئەمانە هەر هەمووی سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ یاسای بودجەی فیدراڵی ساڵی 2015 کە یەکەم یاسا بوو لە کابینەی دکتۆر حەیدەر عەبادی ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی فیدراڵ بۆ پڕکردنەوەی یاخود بۆ بەدەستهێنانی داهاتێکی زیاتر پەنای بۆ برد و منەمێ ڕوونکەمەوەکو یاساییەک بەڕاستی یاسای بودجەی فیدراڵی یاسایەکی فیدراڵیە و یاسایەکی سیادیە و لە سەرجەم شار و شارۆچکەکان و هەروەها ناوچەکانی عێراق دەبێت جێبەجێ بکرێت و پێویستی بە قانون ئینفازی ئەم بڕیارانە لە ڕووی یاسایی و ئێمە ڕەتی بکەین یاسایی نیە نەخێر، بەڵام ئەوەی کە پەیوەندیدارە بۆ نمونە بە باجی بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەت بەڕاستێکی ئەو بڕگەیە ناڕوونیەکی تایە و تەنانەت لە ڕووی سیاغەشەوە ئەو بڕگەیە تاسە من تەسەوڕەکەم بەرچاو ڕوونیەک لە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستانە نەبێ هەر بۆیە لە ئەو لەماوەی 6 ڕۆژە ئەوێ بڵێ ئایا چۆن ئەمە دابرین، هەرچەندە ئەمە بەڕاستی بەکارهێنانی ئۆتۆمبیلی تایبەت لانەخان پاڵپشتە یاساکەی بەستەنها لە قانونی بودجی 2015 هەبوو. ئێمە ئێستا لە قانونی بودجی 2019 بەرکارە تا ئەم دقەی کە ئێمە لێرە قسەی تیاکەین و لە بەرگەکانە ئەوە دیار نییە، ئەوەی کارتی مۆبایلەکان بەڵێ هەیە ئەوەی کە لە سایە 20 لەسەر فرۆشتنی کارتی کۆمپانیەکانی مۆبایلێک کە لە سنووری هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێت وەری بگرێ فەناتیقەکان بە هەمان شێوە بەڵام بە ئۆتۆمبیلەکە پاڵپشتێکی یاسایی زۆر باشە. مامۆستایەت لە ڕووی ئابووری و جەنابتان وەک پسپۆرێکی ئابووری ڕێخستنەوەی باج بەم شێوەیە هاوکاری حکوومەت دەکات و هاوکاری ئەکات بۆ بەرزکردنەوەی داهاتی ناوخۆ؟ بەڵێ بەداخەوە نەوەڵا لەم کاتەدا چونکە خۆی حکوومەت و هاوڵاتیش لە قەیراندا بەهۆی نەبوونی موچە و لێبڕێنی موچە و بەرزبوونەوەی نرخی دۆلار حتمما خەڵکێکی زۆر زەرمەندە لەم دۆخەدا بۆیە باج تەسەور ناکەم بۆ شێوەی کە حکوومەتی هەرێم تەسەوری دەکات وەکو خۆیان پلانیان بۆ داناوە نە جێگە بگرێ نە بتوانێت بەشدار بێ لە زیادکردنی داهاتە. بۆچی من وەکو پێشتریش ئاماژەم پێکرد مامۆستای ئەڵێن لە زۆربەی وڵاتاندا باج هاوکارێکی باشە بۆ ڕێخستنەوەی داهاتەکانی وڵات و جیاوازی چینایەتی و ئینەکان ناهێڵێ بەڵام بۆ ئێمە نەتوانین ئیسفادە ئەگەر ئێمە باز لە باج بکەین فەلسەفەی باج چییە؟ ئەرکی باج چییە؟ باج سێتەوە لە خۆ دەگرێت لایەنی دارایی، لایەنی ئابووری، لایەنی کۆمەڵایەتی، واتە فەلسەفە و کۆکردنەوەی باجەوەیە کە دادپەروەری کۆمەڵایەتی و کۆمەڵێک پرسی کۆمەڵایەتی چارەسەر بکە، لایەنە دارایەکەی بڕێکی نەختینی بۆ حکوومەت دابین کاکە بتوانێت ئەو ئیلتیزاماتە مادیەی کە هەیەی پی هەستێ
لاانە ئابوووریەکەی لە کاتی تەزەخم و ئینکیماش ئاواتە هەڵاوسان ودا ڕمانی ئابووریدا سوودی لێوەربگرێ ئێمە بەداخەوەی کە باسم کرد هیچیان حکوومەتی هەرێم سوودی لێوە نەگرتو یعنی باز لە حکوومەتی هەرێمدا هیچ سوودێشی نەبوو ینی نەیتوانیوە هەڵاوسان لە بازار کۆنتترۆلکە نەیتوانیوە لە کاتی دارمان و داکشاندا ئیسفادی لێ بکە نەیتوانیوە دادپەروەری کۆمەڵایەتی بێنێتە دی ئەوەی دەیبینین لە حکوومەتی هەرێمدا تەنیا وەرگرتنی باجە لە خەڵکی فەقیر و هەژار و ئاسانکاریە بۆ خەڵکی دەوڵەمەند و سەرمایەدار ئەمە واقعەکە ئێمە کە دەیبینین دوور نەڕۆین حکوومەتی هۆڵندی دە بۆ 15 ڕۆژ پێش ئێستا تەنیا لەبەر هەڵەیەکی باج کەوا باز لە خەڵکی وەرگیراوە و وا تۆمار کراوە باجیان نەداوە لە نێوان ساڵانی 2013 بۆ 2019 بڕی 10,000 خێزان لە هۆڵندا بووە کەیەکی 30,000 بۆ 3600 یۆرۆ خەرامە کراون واتە باجیان نەداوە و خۆیان زیوەتۆ لە باز دواتر دەرکەوتەوانی حکوومەتی هۆڵندی استیقالەیدا خۆی نەخستە ژێر ئەو بەرپرسیارەتی کەوا ئەمەی ڕووی داوە کارەساتە ئایا لە حکوومەتی هەرێمدا ڕەچاوی ئەماناکرێ ئایا لە حکوومەتی هەرێمدا وەزیری دارایی بزەبت وەزیری دارایی توانیوێتی پابندی ئەو بڕیارانە بێ کە دەری دەکات لە کاتێکدا حکوومەتی هەرێم بە قەیراندا تێدەپەڕێت موچە نادا موچە نییە بە 50 موچی پێنادرێت کێشەی دارایی هەیە هەموو ئەم کارە ساتانە بەلایەک ئاماژەی بۆ کرد ئاماژەی بۆ بەڵێ ئەمانە بۆ خەڵکی کەم دەرامەت نییە بۆ کۆمپانیا گەورەکان و ئەوانەیە کە داهاتێکی باشیان لەژێر دەستایان بەڕێزمە دەڕوونکردنەوەی چکە بێن ئێمە لە بازدا یعنی باجی مباشر و غیر مباشر باجی ڕاستەخۆ ناڕاستەخۆمانێ ناڕاستەخۆ و باجی کە توی خیتە سەر کۆمپانیا سەر فرۆشیار سەر دوکاندار دووبارە ئەمانەی خەنەوە سەر خەڵکی فەقیر وەژار بەڕێزم ئەگەر تۆ تەماشای بازار بکەی بە بۆنەی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە کە لە 125,000 بۆ 145,000 بەرز بۆتوانێت تەماشاکە هەموو شمەک و کاڵاکان لە بازاردا گران بوونەتەوە چێ بازەکەیەدا من و تۆی کڕیان لە بازار شمەکەکان بە گرانترە کڕین باز لەسەر چێ زیادەکەی لەسەر کۆمپانیەکانی ئینتەرنێت یان مۆبایل و تەلەفۆنات لە کاتێکدا ئێستا کە ئێمە قسە دەکەین کارتێکی 5,000 بۆ نمونە لە بازاردا با 6,000 دینار فرۆشرێ ئەم بازە چێ وەری دەگرێت حکوومەتی عێراقی وەری دەگرێت بۆ وەری دەگرێت خستوێتە سەر کۆمپانیەکانی ئیتیساڵات تەلەفۆنات و خستوێتە سەر هاوڵاتی جارێکی تر حکوومەتی هەرێم باش نییە بەنیاز جارێکی باس قاتەوە سەرمانە عنی بێتە دووبار گرانی بۆ سەر هاوڵاتی بەڕێزان زۆر باشە ئەگەڕێمە وڵات دواتر کاک عەلی من ئەگەر بگەڕێمە وەلای جەنابەت ئەو باجانەی کە ئێوە باسی دەکەن و تایبەت بە ڕێخستنەوەی باج بۆ کۆمپانیاکان بە بێ جیاوازی هەموو کۆمپانیاکان ئەگرێتەوە پرسیارێک دێتە ئاراوە بە تایبەت بۆ ئەو لێخۆشبوونەی کە بۆ هەندێک کۆمپانیا هەیە لەم کاتەدا کە ئێوە باج ڕێک خراوەتەوە داوای باجی زیاتر لەو کۆمپانیانە ئەکەن سیستەمی لێخۆشببوونی باج چی لێ تایبەت بۆ کۆمپانیانە؟ وڵی لەناوێتی پرسیارەکە نەگەیشتم بەڵام من دەبێتم یەکگو تێبینی بۆ ئەو برایە بەڕێزم باس بکەم کەوا حکوومەتی هەرێم بە هیچ شوێک نەهاتیە بڵێتن من بڕی بازی زیادە دەخمە سەر هاونیشتیمانی بەڵکو بگرە ڕاستپاردەکان لە پێناوی ئەو بازانەیە کە بە یاسای عێراقی سەپێنراون جارێکی دیکە بە تۆکمەیی بە پوختی کۆی بکاتەوە ئەوەی دیکە کە باس لە ئەوەیەکە ئامانجی زەریبەت بە تەنها کە دەڵی ئامانجە داراییەکەی بە ئامانجە عەدالەتەکەشە من لەو هەرێمەیە قازانجی زۆر ئەەکەم زەڕورەت وایە بازی زیاد بدەم هیچ قازانج ناکەم هیچ باز نادەم دا بۆیە فەلسفەی باز لە ئامانجە مالیەکە و ئامانجە دادپەروەریەکەدا کۆ دەبیتەوە ئەگەر برای بەڕێزم باس لە هۆڵندا ئەکاتن بەڵێ منیش دەڵێم مؤسسەی بازیشەوە کەر مؤسسەیەکی دیکە بەهۆی نەبوونی مستەلزەماتی پێویست ڕەنگە نەمانتوانی بڕی بازی کەوتووی سەر هەموو بازدەرێک کۆ بکەینەوە بۆیە ئێستان کە لەو قۆناغەدا هەوڵی ئەوە ئەدەین بڕی ئەو بازە کەوتووی کە لەسەر هەر بازدەرێک کە بازی دەکەوێتە ئەستۆ بەپێی ئەو یاسایی کە لە عێراق و لە هەرێمی کوردستان پێرەوە بەدەستی بێنین. بەڵێ باسم لەو کرد کۆمپانیا گەر پرسیارەکە بەڵێ پرسیاری ئەوم کرد کۆمپانیاکان بە شێوەیەکی گشتی هەمویان ئەیانگرێتەوە ئەو کۆمپانیانی کە لێخۆشبوون لە باجیان هەیە لەم حاڵەتەیە چۆن مامەڵیان لەگەڵداکرێت؟ سەپاندنی باز و لێخۆشببوونی باز تەنها بە یاسا دەکرێتن هەڵبەتە ئێمە کۆمەڵک یاسا لە هەرێمی کوردستان هەیە پێشتر لە کابینەکانی پێشووتر بۆ هاندانی کۆمپانیاکان یاسای وەبەرهێنان دروست بووە ڕەنگاوی یاسایە زۆر جاریوە هەبووە بۆ ویتەمایی ئەوەی کە کۆمپانیا
لە مەسئلەی باج و ئەوانە لە کاتی ئیبرامی عەقد و شتەکان نەهاتیە ئیلزامی بڕی بازی کەوتو لەسەر کۆمپانیا بەپێی حەجمی ئەو قازانجەی کە کردیەتی بۆی بسەپێندرێتن. بۆیە ئەکرێتن جارێکی دیکە خۆڕێخستنەوە لە زۆربەی ئەو مەسئلانەدا بکرێتن چ باجە چ بیمەیە چ ڕسوماتە چ نیزامێکی بانکی بەهێز کە خەڵک جارێکی دیکە خەڵک گلەی لە مؤسسەی باز بکەن نەبوو مؤسسەی بازیش وەکو ئەوە کە ئەڵێتن نەمتوانیە بڕی بازی کەوتووی سەر هەموو بازدەرێک کۆبکەمەوە بەو هیوایینەکە لە پەنا ئەو ڕاستپاردانەی کە ئەنجومەنی وەزیران کردیتی بیر لە تۆکمەیی سیستەمی بانکیش لەو هەرێمەی کازارەشی دیکە متمانە دروست بیتەوە کە خەڵک لە ڕێی بانکەوە بتانی بڕی بازی کەوتووی کە ئەکەوێتە سەرشانی ڕاستەخۆلەی ببڕدرێتن هیچ ئەو گرفتانشمان ڕوبەڕوو نەبێت. کاکالی پێتان وایە ئەم متمانەیە لەلای خەڵک دروست ببێت؟ هیچ شتێک مستەحیل نییە. هەموو ئیشێک کە مرۆڤ بێوێتن لە جێڕانەوەی متمانە لە چاکردن لە ئەوە دەکرێ بیکەین. وڵاتانی ئەوروپاش ئەگە بە مێژووی ئەوانیش دابچین بە قۆناغی زۆر خراپدا تێپەڕینە، بەڵام خۆیان ڕێکخستەوە توانیان خۆیان وا بنیاد بنێن کە جارێکی دیکە من و تۆی هاوڵاتی کوردستان بچین لەوێن دەرێ لە سای حکومرانی ئەوێن دەرێ بژین و ژیانی بەردەوام بەسەر. زۆر باشە، دەستخۆش. دکتۆر شاڵاو بە پێی یاسا لێخۆشبوون لە بات چۆن ڕێکخراوە؟ لە دەستوری عراقی داهاتوە کە دەڵێت هیچ کەسێک نابێت ببەخشرێ لە باج بەڵێ بە پێی یاسانە بێ. ئەمە چۆن ڕێکخراوە؟ بەڵێ من ئاماژەم پێیاە مادەی 28 زۆر بەوازەحی لە بڕگەی یەکاماژە بۆیاوە کە لێخۆشبوون تەنها بە پێی یاسا ئەبێ و بە پێوەری تایبەت بەخۆی بێەوە بەڕاستی ئەمە بۆ ڕێگریکردنە لە تەلاعوبکردن بەوەی کا بۆ نمونە لایەنی پەیوەندیدار یا بۆ نمونە لەسەر ئەساسی شخصی کۆمپانیایەکی دیاری کرا و لێخۆشببوونی بۆ نەکرێ بۆ نمونە لە بەرەوەی نزیکە لە حزبێکی دەسەڵاتدارەوە بوو یعنی ئەمە بۆی بە مؤسساتی بکرێ بێ قانون بە پێوەری گشتی پێوەرەکان دیارریەکە کە تۆ چ کاتێک لێخۆشببوون ئەگرێتەوە و هەروە چ کاتێک لێخۆشببوون ناگرێتەوە بۆ ئەوەی وەکوتم ینی دوور بکرێتەوە لە یاریکردن بەوەی وایە خۆت بۆ منە خاتری کۆمەڵە کەس بگیرێ بۆی هەمووی وەکو یەک بە شێوەزێکی یەکسان بەدادپەروەری بەشدار بن لە هەڵگرتنی ئەو ئەمالی کە ئەکەوێتە سەرشانی دەوڵەت بۆ ئەوەی هەمویان ئەو باجانی کە ئەیانگرێتەوە تەسلیمی حکومەتی کەواتە مامۆسایەت مەبەست لە سەپاندنی باج لەسەر کۆمپانیانە چییە؟ خۆی بە حقیقت دوو لایانی گرنگ لە سەپاندنی بازدا هەیە لە ڕۆ ئابوووریەکەیەوانێ لایانی چانەوەیەکە هاوکاری و یارمەتیە لایانی چوان کە باجە مەسەڵەن مەبەستمان چێ لێرەدا ئەو کۆمپانیا و کارگە و وەبەرهێنەرانی ناوخۆ چۆن هاوکاری و یارمەتیەکرێن لە ناو حکوومەتدا وەزائیدەن باجەخرێتە سەر هەمان شمەشی هاوردە لە وڵاتانەوە بۆی نتوانانی منافەسی بکە و چێبڕچێ بکە و بازاڕی لێ تێکدا ئەوەی کە هەیە بۆ نمونە ئەگەر نمونەیەک بێنمەوە زۆر بەسیتەوە خەڵکی ئاگادارەتی لەسەر چیمەنتۆ و شیشە کە زۆردێ ئەندام پەرلەمانەکان قسانە سەر کردووە کە لە حکوومەتی هەرێمدا لە ناو سلێمانی هەولێردا کارگە هەیە هی دروستکردنی شیش و چیمەنتۆ دەبینیت لە جیاتی ئەمانە حیمایە بکرێن بپارێزرێن لە دەرەوە هاتوون بەبیوی باز بدەن بەڕێزم ئەمە قسەی من نییە قسەی ئەندام پەرلەمانە ئەوە دۆکیومنتیش کراوە توانی بۆی بگەڕێتوانێت کە چەندین کۆمپانیا یان چەند کۆمپانیایەک هەستاون بەهێنانی شیش و چیمەنتۆ وە ساخکردنەوەی لە بازاڕەکاندا و تێکدانی بازار و لێخۆشببوونیان لە باج کارەساتەکەوەی کە تۆ لە ناوخۆ هەتا بەرهەمی هێنی بەڵام لە ئێران و لە وڵاتانی تووشیاوی هێنیت و لە باز لیان خۆشەبی فەلسەفی باج ئەمە بوو بەڕێزان یعنی ئەوەی کە ئێمە دەیبینین ینی بە حەقەت باج بۆ خەڵکی فەقیر و هەژار بەڵێک ئەکتیڤە چالاکە کارایە بەڵام بۆ سەرمایه‌دار و کاک علی ئاماژەی بۆ کرد لە ڕێی ئەم ڕێخستنەوەی باج و بەم شێوە کە کاری لەسەر دەکەن متمانەش دەگەڕێتەوە بۆ هاوڵاتی بەڵام کاتێک خەڵک ئەم متمانەی بۆ بگەڕێتەوە کاک علی ئاماژەی بۆ کرد کە مستەحیل نییە دەستخۆشی بۆ کاک علی و سوپاسی دەکەین کە ئەو تێبینەی داینێ بەڵام ئەبێت لەسەر و ئیشی لەسەر بکرێمە بەسمانەوەی کە کۆمپانیەکانی نەوت و بواری نەوت و گاز و سکوێریتی و ئەم کۆمپانیا زەبەلاحانەی کە لە دیلۆیتە ئەوە تازەترین راپۆرتێتی بڵاوی کردوتەوانێت کە حکوومەتی هەرێم لە فرۆشتنی نەوت 76 میلیۆن دلار زەرری کردووە یعنی ئەمە کارەساتە لە هیچ وڵاتێکی وان ڕووی نەداوە تۆ نەوت بفرۆشی و قەرزاربی بەڕێزم
ئەمە بێ لەوانەوە دەست پێکات کە باج قەرزانن کە باز نادەن کە ئەسڵن بۆ خۆیان حکوومەتن کە هیچ کەسێ ناتوانێت لە پرسیینەوە لێ بکە یعنی وەزیری دارایی خۆی دەڵێ من نازانم فرۆشتنی نەوت چییە دەسەڵاتەکەی چۆنە خەرجیەکانی چۆنە ینی ئەمە کارە ساتەکەی بەڕزم نەک باج خستنە سەر هاوڵاتی سەر منێکی مامۆستا لە موچەکەم ببڕێ لە 120 لێ بڕێ لە 120 بەهای دینار بەرامبەر بە دلار دابەزیوە و تا 50 ڕۆژی موچە نادا ئەمە کارە ساتێدا دکتۆر ئەگەر هاوڵاتی پابند نەبێت بەم بڕیارانەوە کۆمپانیاکان یعنی ئەو کەسانی کە هاتووە ناویان کە دەبێت باج بدەن و ڕێخستنەوەی باجدابوونیان هەیە پابند نەبن بەم بڕیارانەوە جەنابەت باست لەوە کرد کە ناکرێت ئێمە لە ڕووی یاساییەوە ئەم بڕیارانە زەربی سفرکەین بڵێن یاسایی نییە کە مادەم دەچێتە چوارچێوەی یاساوە کەواتە بەرپرسیارەتی دروستەکە لە کاتی جێبەجێ نەکردنیە ئەو بەرپرسیارەتیانە چییە کە دروست دەبێت لاە خانێمە لە بابەتی باجا بابەتێکمان هەیە خۆ دزینەوە لە باجدانمان هەیە طبعاً ئەوەی کاکالی کە ئاماژەی پێیا بۆ ڕێخستنەوە ینی هەندێک خاڵی ڕاستەکەی با ئێمە ئەم ڕێخستنەوەی تەنها بەوە نەبینین کە ڕاستە لە هەندێک خاڵە بارگرانیە گەستا بۆ تاکی هەرێمی کوردستان دروستەکە بەڵام لەم دقەیە وەکو مامۆستا ئاماژەی پێەیە هەندێک کۆمپانیا هەیە قەرزاری باجە هەندێک کۆمپانیا هەیە ئەتوای بڵێن خۆی دزیوەتەوە لە باج هەتا ئەوەی کە لە عربیوترە تەهڕب من الضەریبە ینی بەڕاستی تەنانەت لە خاڵەکانیشیا ینی ئەو فەرمانە وەزارەتی دارایی و ئابووری و هەروە بەڕێوەبەرایەتی باجەکانی ینی بەڕاستی ئیلزام کردووە بۆی کە ڕێکاری پێویست بگرنە بەر ئەوانی کە قەرزارن لەسەر باج قەرز بدەنەوە و هەروەها بتوانن بە شێوەیەکی باش جارێکی کار ڕێخستنەوەی بکەن بۆ ئەو باجانە بگاتەوە ناو داهات و بۆی بتوانێت بەشێک لەو قەیرانی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تێکەوتووە لە ڕێی باجەوە تەختی بکە بەڵام من ئەمێ خەڵی کەش بەڕاستی لاە خالێرە ئاماژە پێ بەم ئەویش ئەوەیە یعنی ئێمە لە قانونی میزانیەی فیدراالی یاخود یاسای بودجەی فیدراالی 2019 لە مادەی 18 بڕگەی 1 یعنی باز لەواکە کاڵێک کۆمپانیەکانی مۆبایل و هەروەها کۆمپانیەکانی ئینتەرنێت ئەبێ باجی فرۆشتنی کارتەکانیان بدەن ئێمە لێرە ئێستا کە هەرێمی کوردستان هەوڵێک بۆ ئەمادا بریتە لە چی ینی ئەم کۆمپانیانە بە تایبەتی کۆمپانیەکانی ئاسیاسیل و کۆمپانیەکانی کۆڕاگ و کۆمپانیەکانی زین بمانەوە نەمانەوە لە سنووری هەرێمی کوردستانە ئێستا کارتەکانیان ئەفرۆشن و دوجاریش ئەم داهاتانە ئەگەڕێتەوە بۆ داهاتی حکوومەتی فیدراالی بەڵام ئێمە چەندێکە حکوومەتی فیدراالی ئەم داهاتانە وەرەگرێ کە لە گیرفانی تاکی هاوڵاتی هەرێمی کوردستان وەرەگیرێ و لە بەرامبەر حکوومەتی عێراقی بودجە نادات یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕوانگەیەوە ینی ئێستا وەکو مامۆستا ئاماژەی پێیا من کە کارتێکی 5,000 یا 5 دلاری بۆ نمونە ئاسیا سێڵەکرم بە 6,000 یا بە 6,250 ئەم پارە زۆری من ئەچێتەوە ناو بودجەی حکوومەتی فیدراالی و لە بەرامبەر حکوومەتی فیدراالی ئەم بودجەیە کە چەندێکە قەتعی کردووە لە هەرێمی کوردستان نایگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەم ڕێخستنە ئەگەر لەم ڕوانگەیەوە بێت وەکو بۆ پێمە کاگالیش ئاماژەی پێیاکەین بەڕاستی جارێکە لەسەر گرفانی منی هاوڵاتی نەکەوێتەوە و جاری کە من دوو جار باج نەدەمەوە بۆ نمونە ئەو 6,000 نەبێ بە 7,000 و بگات بە ڕێکەوتنێ کە هەموو ئەو کارتانەی لە سنووری هەرێمی کوردستانە ئەفرۆشرێ و بێ باجەکەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ لە بەرەوەی تاکی هەرێمی کوردستان و باجادا و نەک بۆ حکوومەتی عراقی فیدرال لە بەرەوەی حکوومەتی عراقی فیدرال چەندێکە بودجەی هەرێمی کوردستانی بڕیو کەواتە وەڵام بۆ پرسیارەکەی من بەرپرسیارەتی دروست بێگومان بەرپرسیارەتی هەیە و دواترەوێت بە قەرزێک لەسەر یان کەڵەکە بێ و حکوومەت لە هەموو وڵاتێکا بەڕاستی ڕێکاری تایبەت بەخۆی هەیە هەموو ساڵێک بەڕائەزیمە هەیە ئەستۆپاکی هەیە بۆ کۆمپانیەکان کارەکانیان ڕاوەستن ئەگەر هاتوو قەرزاری باج زۆر باشە کاک علی ئەگەر باسێک لە ئۆتۆمبیلی تایبەت بکەین کە ئەمە بەڕاستی بابەتێکە کە قسە و باسێکی زۆری بە دوای خۆی داهێناوە کامانن ئەو ئۆتۆمبیلانەی کە باج دەیانگرێتەوە ینی خەڵک نیگەرانی ئەوەیە دەڵێت ڕەنگە خێزانێک بە ژنومێردێک بە مەعاشی چەند مانێکیان توانی بێتیان ئۆتۆمبیلێک لە سعرێکی زۆر مناسبە بکڕن ناکرێت ئەم ئۆتۆمبیلە باجی لەسەر بێت لە بەرامبەردا ئۆتۆمبیل هەیە کە مۆدلی زۆر بەرزاوە نرخێکی زۆر بەرزی هەیە ینی ئەم مقارنەیە چۆن کراوە ئەم ڕێنمایی کە ئێوە دەرتان کردووە پێشتریش میوانەکانم ئاماژیان پێکرد تایبەت بە ئۆتۆمبیل ڕوون نییە ئەگەر ڕوونکردەوەمان بیتێ کامانن ئەو ئۆتۆمبیلە تایبەتانەی کە باج دەیانگرێتەوە بڵێ طبعا لەسەر خاڵی ئۆتۆمبیل تا ئێستانەکە ضرورە پێویستە لەسەر وەزارەتی دارایی وەزارەتی ناوخۆ ڕێکاری ڕێنمایی تایبەت بەو مەسئلانە دەربکەن لە ماوەی 6 ڕۆژدا چ جۆرە سیارەیەک
باجی بەکارهێنەر واتە مستەهلیکی لۆ دروست ببیتن ئەویش ئەوەی کەبیری لەکرایتەوە سیارە گرانبەهاکان کە دێتە ئەو وڵاتە دەکرێت ئەو سیارانە بڕی بازێکی کەوتویان وەک مستەهلیک لۆ بەکاربێن ئەویش بۆ پارێزگاریکردنی حیمایی ئابووری وڵاتەوەتە ئەملەی ساڵە ئەو شێوە زۆرە لۆ کاڵای سیارەی گرانبەها ئەوانە نەچیتە دەرێ ئەوە یەکێک بووە لەو هەدەفانە لە پێناوی ئەو مەسئلەیەوە قسەکرایە بەڵام تاکو ئێستانەکە هەر یەک لە وەزارەتەکانی دارایی و ناوخۆل لەسەر ئەو مەسئلەیە دانیشتنیان نەکردێت کە بگەینە سیقەیەک چ جۆرە سیارەیەک بڕی بازی کەوتووی لەسەردا دروست ببیتن. زۆر باشە بەڵام ئەوەی کە من تێبینی دەکەم ئەفۆم کە حەزم لێ ئەو مامۆستای یاد و هەردوو برایانی بەڕێزم جارێکی دیکە دڵنیایان بکەمەوە ئەوەی کە ئەوەیە کە شایستەی بەکارهێنانی کارتی مۆبایل لە کۆمپانیاکانی پەیوەندن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاری دەینن دەڵێن ئەو بڕە بازە مەبیعاتەیە پێویستە جارێکی دیکە لە کۆمپانیاکانی پەیوەندنی ئاسیا و کۆڕەکوزین بێتەوە خەزێنەی دەوڵەت لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە لە بواری ئینتەرنێت لە هەرێمی کوردستان دروست کار دەکەن پێویستە ئەوانیش بڕی بازی مەبیعاتی کارتەکانی خۆیان بدەنەوە خەزێنەی دەوڵەت بە مەرجی ئەوەی هیچ بڕێک پارە زیاد نەکەن ئەوەیە ڕاستپاردەکانمان بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوەوانە بەڵام ئەزمان لێبوو مامۆستایانی زانکۆ و خەڵکانی ئابووری ناس و ئەوانەی ئیتلاع لەسەر مەسلەی ئابووری ئەەکەن پێمان باش بوو زۆر بە وردی ڕاستپاردەکانمان کە بۆ ئەنجومەنی وەزیران نردیە هەمووی لە مەسلحەی خەزێنەی دەوڵەتە هیچ بڕەبازێک ناکەوێتە سەر ئەستۆی خەڵکی هەژار وەکو دەشڵێم باج دەسەپێندرێتن بەبێ ئەوەی هیچ مقابلێکی هەبیتن من ئەگەر کەمم هەبی کەم باز ئەدەم ئەگەر یەک لە کەسێکی دیکە زۆر قازانز دەکات لە وڵاتەی ضرورەت وایە بازی زیاتر بدات. کاک علی خەڵک پرسیاری ئەوە دەکا وەک لە راپۆرتەکەش ینی هاوڵاتیان کە لە دوانمان لێ وەرگرتن باس لەواکەن ئەگەر لە بەرامبەر ئەوەی کە ئەو باجە ئەدرێت بکرێتەوە بە خزمەت و پێشکەش بە هاوڵاتی بکرێتەوە بۆنە خەڵک مانەعی نییە بە نمونە کاتێک کە باس لە ئۆتۆمبیل دەکرێت یعنی ئێمە کۆمەڵێک باجمان هەیە لەسەر ئۆتۆمبیل بۆ نمونە تۆ کاتێک کە ساڵانی ئۆتۆمبیلەکە تازاکەیتەوە تۆ پارەی ژینگەت هەیە قیر و ڕێگاوبان و نازم کۆمەڵێک ڕسومات و باج هەیە کە دەیدی بەڵام لە بەرامبەردا خەڵک هەمیشە گلەی ئەوە دەکات ئەوە وەزعی ڕێگاوبان و هاتوچۆ ئەو شتانەمانە کەواتە لە خزمەتی هاوڵاتیانە جارێکی تر سرف ناکرێتەوە کەواتە زەمان چییە بۆ ئەوەی کاتێک کە تۆ ئەم باجە وەردەگیرێت بۆ خزمەتی خەڵک بەکاربهێنرێتەوە؟ بەڵێ من ڕەنگە لە تەوەری مەوزوع دەردەچم ئایا ئەو ڕەبازەیە لە خزمەت گوزاری جارێکی دی پێشکەش ئەکرێتەوە ڕەنگە ئەو پرسیارە من نەتوانم وڵامی بدەمەوە بەڵام من دەتوانم وڵامی ئەوەندە بدەمەوە ئەگەر مقارنەیەکی نێوان زەمەنی ساڵی 91 تاکو ئێستانە کە لە هەرێمی کوردستان بکەین چەندین ڕێگاوان وڵاتێک لە وێرانە لە خراببوون و لە کاولکاری و لە سوتماکبوون و ئەوانە ڕەنگە بەرەو قۆناغەکی باشتر چوبیتن ئەوەش ضرورەت وایە هەموو لایەکماندان بۆ مەسئلەیە دابنین ئەویش هەر ئەوە نەبووە لە بڕیبازی کەوتوکە لە هاوڵاتی وەرگیراویتن ئەو کارانەی پێ ئەنجام درابی بەڵام ئەو هەرێمەیە دائیمەن لە وەزعی زۆر خراپدا بووە لە هەموو ڕوێکەوە کە پێشتر بۆی نەکرابووە کە قوربانی زۆری تێدا درایە نەتواندرایە ئەو شتانەوەکو پێست ئاوری لێ بدرێتەوە بەڵام ئەگەر مقارنەیەک لەنەوە تویەک تا ئێستا بکەیت ئەگەر بە ئینسافەوە قسە لەسەر مەسەلەکە بکەیت ئەوە دەبینین وڵا هەم ئاوەدانیەکی گەورە هەمیش کاری باش ئەنجام درایە کە دەکرا کاری باشتریش ئەنجام بدەیت. زۆر باشە مامۆسایەت بە هەمان پرسیار لە جەنابی شت بکەم کاتێک کە تۆ مەسئولیت دروستەکەیت و ئیلزام ئەەکەی بەوەی کە باج بدرێت و هاوڵاتیان و کۆمپانیاکان لە بەرامبەردا دەبێت خزمەت گوزاریان پێشکەش بکرێتەوە باسمان لە ئۆتۆمبیل کرد کە کۆمەڵێک ڕسومات و باجی پێشتریش هەبووە بەدەر لەوەی کە ئێستا لە ڕێنمایی تازەشا هەیە و دەبینین هەمیشە خەڵکیش گلەی هەوەی هەیە و بەردەوام ڕووداوەکانی هاتوچۆش لە زیادبووندایە ئەم جیاوازیە بۆچی ینی ئێمە بمانێت بەمە متمانە بۆ خەڵک بگەڕێنینەوە کە لە کاتێکا تۆ خزمەت گوزاریەکەت وەک خۆی پێشکەش نەکرێتەوە دەستی خۆش بێ بۆ پرسیارەکە بەڵام ئێمە هەندێک وڵاتمان هەیە بەنموناگەر کاگعلی حەسکابووی باسکەم بۆ منە هۆڵندا و سوید و کۆمەڵە وڵاتی ئەوروپی کە لەسەر بنەمای باج وڵاتەکە بن بەڕێوە بەڕێزم
واتە هیچ داهاتێکیان نیە غێری کۆکردنەوەی باج تاکێکی سویدی یاخود هۆڵندی بۆ نمونە لە ساڵێکا لە سایە 36 تا 43 باجەدا یعنی ڕێژەکە زۆر گەورەیە گەر تەماشاکەین لە چاو ئێمە بۆ نمونە ئەگەر مقارنەکەین بەڵام بۆچی باجەدا و کێشەی نییە بۆچی دڵخۆش و باجەدا بە حکوومەت بۆچی ئەگەر بۆ نمونە 5,000 یۆرۆ داهاتی بێ لە مانجەکە کێشەی نیە 2,000 تا 3,000 یۆرۆشی بڕا بۆ حکوومەت هەمیشە کە باسی وڵاتانەشەکرێت دەوترێت تەنانەت هەناسەدانیشان ئەو وڵاتانە بە کێشەی نیە باجە ئەزانی بۆچی زۆر ڕاستە ئەزانی بۆچی تەوەرەکەی لێرەدایە لەبەرەوەی لە ڕووی تەندروستی بیمەی بۆ کراوە لە ڕووی ژینگە بیمەی هەیە لە ڕووی خان و جێگا کێشەی نیە یعنی لە هەموو ڕوانگەکانی ژیان کە پێویستێتی ئەم کەسە لە ئەوروپادا کێشەی نییە هەمووی بۆ دابین کراوە کاتێک نەخۆشە بێت تووشی کارەساتێک حادیسەیەکە بێ حکوومەت لەو بیمەیان خود لەو باجێ لی سەنی و پاری بۆ خەرج دەکاتەوە بۆیە من کێشەم نییە پارەکە لە گیرفانی خۆم بیان لای حکوومەت بێ هەمان حسابە بەڵام لای ئێمە ئایا هەمان حسابە نەخێر من باجیش بم تووشی کارەسات بم کەس قارە بووم ناکات و تووشی حادیسەی سیارە کاتە تۆ پێ دوایە بە نمونە ئەگەر سیارێکی گرانبەهات پێ بێت و باجت لێ وەربگیرێت و ساڵانە باج بێ لە بەرامبەردا ئەگەر تۆ لە ماوەی ئەو ساڵەدا تووشی ڕووداوێک بیت دەبێت حکوومەت قەرەبوت بۆ بکاتەوە بیمەت هەبێت تەنیا سەرانەیەکە هیچ قەرەبوویشی نییە تۆ جادۆبانەکانمانە دیوە لە چ حاڵێکایە ژینگە دیوە لە چ حاڵێکە ینی قسانی ئێمە دەیکەین تەجروبەی وڵاتان دەیگوێزینەوە بەس لەسەر بنەمای گیرفان پڕکردنی حکوومەت و هیچی تر ئەی خزمەت گوزارەکانی حکوومەت چێ فەرموو پێم بڵێ پێم بڵێ ڕووی باسی لەوە کرد ئەگەر مقارنە بکەین جادەکان کاکە جادەکان واقع قساکە جادەکان بزانین ئایا سیفتی یعنی لایانی ئەوەی کە سەلامەتی تێدایە ڕووناکردنەوەی تێدایە ئایا ئەخو یعنی هەموو ئەم لایەنانە ئایا ئەم هەموو کامێری چاودێریدانرێ بۆ سیارە کێشە و گرفتی حادیسەی کەم کردوتەوە نەخێر زیادی کردووە ئایا داهاتی داری مرور چی لێ دێ بۆ چۆچێت ئەم هەموو باج و سەرانەیە کە کۆکرێتەوە لە وڵاتەیە یعنی ڕێژەکە زۆرە بەڕێزم لە چاو وڵاتانە دەبێت ڕخسنەوەی باجیش دووبارە جارێکتر هەر هەمان شێوە دەبێت کە هیچ ئێمە گەورەترین کێشەی ئەم وڵاتە ئیدارەدانە بەڕێزم ئێمە کێشەی میلەتمان نییە کێشەی هاوڵاتیمان نییە پابندە لە هەموو ڕوێکەوە تۆ پاری لێسەنی کارەبای نادەیتێ پاری کارەبای لێسەنی پاری ئاویلی وەرەگریەوە حاڵی ئاو یعنی پاری ڕێگاوبان و ژینگەی لێسەنی ئەو حاڵەکەێت یعنی هاوڵاتی بە هەموو شێوە پابندە بەڕێزم پاری خانەنشینی لێسەنی ئەو موچەی خانەنشینی نادەی کەواتە دکتۆر شاڵاو لە ڕووی یاسایەوە حەق و ئیلتیزاماتمان هەیە مافە بەرپرسیارەتی لە بەرامبەرم ئیلتیزامێکە بە خەڵک دەدرێت مافەکانی چۆن پێ بدرێتەوە لانەخان پێویستە بەڕاستی لە خاڵێک ڕوونکەمەوە ڕسم وە لەگەڵ زەڕیبە یاخود باج لە بەرامبەر خزمەت گوزاری نییە بەڵام ڕسمە ئەوە لە بەرامبەری کاتێک کە حکوومەت خزمەت گوزاریەکت پێشکەشەکە تۆ بێ ڕسمێک بدەیت بەڵام باج فەلسفەی دوای باج ئەوەیە کە هاوڵاتی لەبەرەوەی لە سنووری ئەو وڵاتەیە ئەژین ئەبێ بەشێک لەو بارگرانی کێکوێتە سەرشانی دەوڵات لە بەڕێوەبردننی دەوڵەتە بیخەنە ئەستۆی خۆیان ئەوەی کە گرنگە لەم خاڵایمە باسیکەین ئەوەیە یعنی فەرزکردنی باج یاخود بۆ نمونە کۆمەڵێک بارگرانی بخەیتە سەرشانی هاوڵاتی لەم دقەیە پێویستی بەوەیە کە بەڕاستی داهاتی تاکیش باش بێ لەم دقەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ قەیرانی هەیە لە قەیرانی ئابوووریایە ئەوێت لە ڕێگەی باجەوە لە ڕێگەی ئەم ڕێخستنانەوە بەشێک لە داهاتی بۆ بگەڕێتەوە و خۆی لەو قەیرانە دەرباس بکە بەڵام لەگەڵەوەشە بە بیر لەوە بێ کە داهاتی تاکی هەرێمی کوردستان لە وەزعێکی نالەبارایە ینی ئەگەر بەراوردی بکەین بە داهاتی تاکێکی دەوڵەتێکی ئەسکەندەناوی لە سوید یا بۆ نمونە لە نەرویج لەوانە داهاتی تاک لە وڵاتانەیە یعنی لە لوتکەیە هەلی کار لە لوتکەیە یعنی تۆ ئەتوانی سەرڕای خوێندنەکەشت بۆ نەکار بکەی بەڵام ئێستا چەنا ئێمە خریجمانەیە و کار ناکە ینی هەلی کارمان نییە و جگەلەوە ئەوەی کە کاریشی هەیە لە کەرتە گشتەکەەوە وەزعەکەیەتی لێبڕینی موچەی هەیە ینی تۆ چۆن بتوانێ ئەم هاوڵاتیە یعنی ئەم داهاتە یاخود ئەم باجانە بدات یعنی بەڕاستیەکەی بێ حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم داهاتانەیە زیان بەکەرتی تایبەت بگا بە شێوەیە
کاتێککە تۆ لەسەر ئەم کۆمپانیانە باش زیاکەی ڕەنگە دوجار ئەو بۆ کارمەندەکانی خۆی بگەڕێتەوە بۆ کارمەندەکانی خۆی کۆمەڵی کارمەند بێکار ببن یاخود موچەکانیان کەم بکرێتەوە ئەمەش بە شێوەیەکی ناڕاستە خۆ زیان ڕاست بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ بەڵام دوو جار کە علی بەڕاستی دڵنیایەکی لێرەوە یای نییە کە زیادکردنی یاخود ئەم ڕێخستنەوانە و وەرگرتین لە سەدا 20 باجی فرۆشتنی کارتی مۆبایل و ئینتەرنێت کە مرجێکە سەپێنن بەسەر ئەم کۆمپانیانە کە جاریکە لەسەر شانی هاوڵاتی نەبێ و لەحمانکە شەبڕاستێ بێ ئەوەش ینی گرنتی ئەوەش بن کە تۆ لە بەرامبەرە تۆ تاعیناتت نییە ئاگادار بە بەشێکی زۆری لە هاوڵاتیەکان لە کەرتی تایبەت تا کارەکەن ینی لە بەرامبەر کۆمپانیەکەش لەوەچێک بەڕاستی سیاست و پۆلیسی خۆی بگۆڕێ کاتێککە تۆ ئەم هەموو باجەوەرەگری لەوەچێ بەشێک لە کارمەندەکانی بنێرێتەوە ماڵەوە بۆی بتوانێت تێچووی کۆمپانیەکەی کەم کاتوانی بەڕاستی ئەمانە ڕێکاری ئەوێ خاڵێک بەڕاستی من ئەمەوێت بە تایبەتی سەبارەت بە باجی بەکارهێنانی ئۆتۆمبیل ئاماژەی پێ بە من ئەپانژم پیانی ئەو بڕگەی بەڕاستی ناڕوونە چونکە خۆی لە کۆتایی ئەو بڕگەیاڵێ بە لەبەر چاوگرتنی لایەنی بەکارهێنەر و بەرژەوەندی گشتی ینی من حەزەکەم بەڕاستی لێرەوە کەعالی خۆی پێیوتم کە ئێمە تا ئەم دەقیز دانوستانێکمان نەکردووە کە ئێمە چی ئەمە بکەین ینی ئایا لایەنی بەکارهێنەر چی ینی ئایا من تێناگەم من یەک دوو جار لە لایەنی پەیوەندیدارەوە لە بەڕێوەبەری گشتی باجەکانەوە گوێم لێ بوو ئەڵێ بەستەنها ئۆتۆمبیلی گران بەها ئاگرێتەوە ینی بەڵام لە چیە لە کێوە دەست پێکا و لایەنی بەکارهێنەر یعنی بەڕاستی وشێکی مەتاتیە ینی من وای ئەبینم کە پێویستی بە ڕەنگە بە مۆدیل نەبێ ینی ڕەنگە ئۆتۆمبیلێک مۆدلەکەی ئەوەندە بەرزیش نەبێ بەڵام نرخەکەی زۆر بەرزتر بێ لە ئۆتۆمبیلێکە ڕەنگە نرخەکەش مۆدلەکەی زۆر بەرز بێ کاتە بێ ئەم نرخەیەک لای بکرێت ینی پێویستی بەڕاستی ینی لایەنی بەکارهێنەر من پێم وایە ناڕوونێکی لەوەیە کە مەتاتیە پێویستی بە پێوەری مۆزوعی و بابەتیانە هەیە بۆ ئێمە من بزانم ینی دوو ڕۆژی تر منی هاوڵاتی چ ئۆتۆمبیلێک کە بەکاری هێنم باجەم گرێتەوە ئۆتۆمبیلێک باز نامگرێتەوە مامۆستا وڵاتان بمبورە مداخلەی کشە ببوورە دکتۆر و بەڕێزیشان پێوەری وڵاتان زۆر جارلانە ئەبوووریەکەی بۆ نمونە ئۆتۆمبیلێکی 4 پستۆن لەگەڵ 6 پستۆن ئەوەی بنزین زۆرتر زەرفەقالەوەی کەمتر ئەوەی ژینگە زۆرتر پیسەکە لەوەی کەمتر ئەماژەی پێ بکرێت بەڵێ قوربانە بێت لە وڵاتان بەم شێوازەیە ئەوەی کە وەزنی قورسترە جادە زیاتر خراپەکە لەوەی کە وەزنی سوکترە بۆ نمونە ئەم پێوەرانە ڕەچاوەکرێ بۆی کە کەسێک ئۆتۆمبیلێکی بۆ نمونە گرانبەها یاخود پستۆنی زیاترە ژینگە زیاتر پیسەکە بنزین زیاترە سووتێنێ ئەش بێ ئامادە بێ باجی زیاتر بە ڕاستە بەرنامەیەکی تایبەتمان کرد لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان و باسمان لەوە کرد کە چۆن ئێمە بۆ بەرزکردنەوەی داهاتی ناوخۆ ئابووری وڵاتمان سەرمایه‌دارەکان متمانی سەرمایه‌دارەکان بەدەست بهێنینەوە پرۆژەکانیان لە خزمەتی ئابووری وڵاتەکەی ئێمەیە بێت پرسیاری من لێرە ئەوەیە کاتێک کە تۆ ئەم باجانە لەسەر ئەم کۆمپانیا و سەرمایه‌دارەکان زیاد دەکەی ئەمە مەترسی بۆ وەبەرهێنان کە سەرمایەکانیان بکشێنەوە لە تەماشاکەی ئێستا لە 2021 ئێمەوەندە نابێت چوونەتە 21وانە سەیری سعودیەکە سەیری دووبەی و ئیمارات و وڵاتانەکە کە ئابووریکی زۆر بەهێزتریان لە ئێمە هەیە هاتووە بەڕەت چاوگرتنی مەسەلەی کرۆنا و کێشەی ئابووری و ئەو قەیرانانی کە ڕووی داوە هاتووە بۆ نمونە بازراوە ئاسانکاریەکە بۆی زیاتر وەبەرهێن بێنێ لێکدانەوەی چی کردووە کە ئەم قەیرانە جیهانی سەری هەڵداوە و ناشزانێ کۆتایی کرۆنا نزیکە یاخود دوورە ناشێوێ لەگەڵ ئەو زروفایە بژی بۆیە بیری لەوە کردو توانێت ئاسانکاری بکە بۆ بەرهێن لە ڕوانگەی لابردنی باز لێخۆشبوون ئاسانکاری بۆی کە زیاتر وەبەرهێن ڕووبکاتە ئەو وڵاتانە پارەکانی بێنێ لەوێ بیخاتەوە بەرهێنان خەڵکی ئەو وڵاتی کە ڕوبەڕووی قەیرانی دارایی بۆتەوە لە کەرتی بۆ نمونە گشتی دەرەکرێت لە کەرتی تایبەت ئیشی دەستکەوێت یعنی ئەمە استراتیژیەتی وڵاتە ئەمە دووربینی وڵاتە نەک پێچەوانەکەی بەڕێزم کە لای ئێمە زۆر باشە کەواتە کاک عەلی ئەوانی کە باسمان کرد هەمووی تایبەت بوون بەو ڕێنمایانەوە باشی و خراپیەکانی ئەکرێت من بپرسم کە ئێوە پێتان وایە عەدالەت و دادپەروەری تەواو لە دەرکردنی ئەو ڕێنمایانەیە هەیە و پێتان وایە بە جێبەجێکردنی ئەم گرفتانە و ئەم گلەی و گازندانە نامێنێت ئێوە چاوەڕێی ئەوە دەکەن کە بە شێوەیەکی باش پرۆسەکە بەڕێوە بچێت؟ بڵێ سەرەتا وەڵی من جارێکی دیش دووبارە ئەکەمەوە هەر یانزە خاڵەکەی کەسی شارەزا و لە بواری ئابووری و یا مامۆستایانی زانکۆ
قانونیەکان بابێن زۆر بەوردی هەر 11 خاڵەکە زۆر بەوردی بخوێنیتەوە ئەگەر لە بەرژەوەندی خەزێنەی دەوڵەت بوو دەکرێت بڵین کاری باشە بەڵام کە لە بەرژەوەندی خەزێنەی دەوڵەت نییە دەکرێت پێمان بڵێن خراپە ئێمە ئەوەی کە بیرمان لێ کردیتەوە دەڵێن جارەشی دیکە خۆڕێخستنەوەی لە نیظامی بازدا بیکەین بەڵام ئەگەر بین باس لە ئەوە بکەین وڵای ئێمە بڵێ من پارەی بیمە وەردەگرمەوە بەڵام تۆ ساڵانەش ئیشتراکی بیمە لە ئەوروپای دەدەی کە مامۆستای بەڕێز باسی لێوە ئەکاتن بۆیە لە مەسئلەی جێڕانەوەی بیمە بۆی دەگەڕێتەوە وەکو پێشتریش باسی کرد سەپاندنی باس لە بێ مقابلە ئەوە بت نەمگوتیە بەڵکو مشەریعی عێراقی لە ساڵانی 20 قسەی لەسەر ئەو مەسئلەیە کردیە ئەوەی دیکەش کە ئێستانە کە باسی لێوە ئەەکەین دەڵین هەتایە هەر ناکرێتن ئێمە هەر بە چاوان لەسەر ئەوە بیتن کە نەوت بفرۆشرێ و بڕی موچەی هاو نیشتیمانی لێن دەرێ بەدەست بێ بەڵێ بە هاو نیشتیمانیش بەشداری لە حکومڕانی بکاتن بە پێدانی ئەو بازەی کە لەسەری واجبە دەفعی بکاتن وەکو هەر وڵاتانی دیکە نمونەشمان زۆرن ئەو وڵاتانەی کە نیظامی باجیان بەهێزە بێ ئەوەی نەوتیان هەبیتن یاخود هەر ئەویان هەبی بەڵام دایمەن ئابوووریەکەیان لە سەرەوەی و ئیستقرارێکی باش و ناڕەزایی کەمتر و ئەوانە بە نمونە لە ڕۆژهەڵاتی ناوین وڵاتێکی وەکو ئوردن ئەکرێ بیکەینە نمونە لەبەرەوەی نیظامێکی زەریبی بەهێزی هەیە نەنەوتی هەیە نە عاردی زراعی باشی هەیە نە ئاوی هەیە هەموو ئەوانە و خەڵکی بیانیشی لێ ئەژیتن بەڵام دایمەن دۆلاری دیناری ئوردنی بە بەراورد لەگەڵ دیناری دەوروبەری بەرامبەر دۆلار لە بەرزبووندایە ئەم ڕێخستنەوەیە ئەنجامێکی باشی هەبێت زۆر یەقینین ئەگەر میدیا و ئەوانەی دی ئەو هەموو دەستوەردانە ناواقعیانەمان لەگەڵ بکەن ڕەنگە باز بکەنە دێوەزمە و وای لێبێتن کە باز شتێکی زۆر بێمەعنا ئەوانەیە ڕەنگە ئەوە لە بەرامبەر ئەو مەسئلەدا هەندێک کورسی و گرفتمان ڕوبەڕوو بیتەوە بەڵکو هاوکاری پێویستیمان بەوەیە کە میدیا و ڕێکخراوەکانی کۆمەڵی و مەدەنی و ئەوانە بێن پێداگری لەسەرەوەی بکەن ئەو بڕەبازەی کە هەر کەسێک هەر شەریکەیەک هەر ئینسانێک کە ئەکەوێتە ئەستۆی پێویستە لە کاتی دیاریکراوی خۆی بدا ئەگەر نەیداتر ڕێکاری یاسایی لە بەرامبەر بگرێتەوە. زۆر باشە دەستان خۆش بێ کاک عەلی دکتۆر شاڵاو کۆتا قسەی جەنابتان ئێوەش بە هەماشێ ئومێدتان هەیە؟ وەڵی لانەخان یعنی با لەو قسەی کاک عەلیەوە دەچێتەوە کاتێک باج باشە کە بۆ خەزێنەی دەوڵەت باش بێ بەڵام بەڵێ دەوڵەت دەگەل لەو ڕۆ سێری کا بۆ خەزێنەی دەوڵەت باشێ بەڵێ وایە بەڵام ئەی باری و گوزەرانی تاک ئەی نابێت لەوش لەو ڕۆژەوە سەیری بکەی ئایا داهات ینی جەنابتان ئەگەر بگەڕێینەوە بۆ کاگەمە و یەکو یاساناسیەک ینی زۆرێک لە شۆڕشەکان کە لە وڵاتان ناکراوە لە بەر زۆری باجەوە بۆ نمونە دە گرەی چارتەر لە بەریتانیا کاتێک کە خەڵک هەڵستی لە بەرامبەر دەسەڵاتدار لەوە هەڵستی لە بەرەوەی باجێکی زۆری سەپاندووە هاوڵاتی ئیتر ینی توانای نەماوە ناتوانێت باجەکان بدات ینی ئەگەر ئەو یانزە بڕگەیە بە تایبەتی ینی بەڕاستی باج لەسەر کۆمپانیا زەبەلاحەکانی بەڕاستی ئەم هەرێمە وەکو خۆی وەربگیرێ باجی گومرگی وەکو خۆی بەربگیریەوە شت بە قاچاغ نێت و ئەمانە بێگومان ئەمە لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە قازانجی موچەخۆری هەرێمی کوردستانش لە بەرەوەی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زیاکە و دواتریش موچەیاتێ بەڵام ئەگەر من بێم بەڕاستی سەیری باج بکەم لەسەرەوەی کە من هاوڵاتێکی ئاسایی بە قەرز و قۆڵا بە سلفەیەکی بە سلفە و بە هەزاری من ئۆتۆمبیلێ بکڕم و دواترم ئۆتۆمبیلە لە بەروی بەکاری هێنم تۆ باجم لێبسەنی بەڕاستیەکەی ئەمە جگە لە بارگرانەیەک بۆ سەرتاکی هاوڵاتی هیچی تر نییە من ئەمەوێ بەڕاستی ئەوە بڵێمەوە ینی باج پێویستە لە کۆمپانیا گەورەکانەوە کە ئێستا خوان لە باج دزیوەتەوە قەرزاری باجن یعنیەوە بە پێی راپۆرتەکانی بەڕێوەبەرایەتی باج خۆیان دەڵێن کە کۆمپانیای ئاساسیە لە کۆمپانیای کۆڕەکە بەڕاستی بە بڕێکی زۆر ینی قەرزارن ینی ئەمانە مەفروضی لەسەرکردن ئەوانە وەربگیرێتەوە بۆی بتوانین هاوکاریەک بێ بۆ داهات زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ بەرنامەکە من لە کۆتاییدا تەنیاوەندە دەڵێم باجیش وەکو باران دەبێ
بە یەکسانی ببارێ بەسەر هاوڵاتیان و یعنی کاربەدەستان و سەرمایه‌داراندا ناکرێت چەندین کۆمپانیا لە بواری نەوت و سکوێریتی و ئیلا ئاخریهی لە باز بێبەش بکرێن یاخود باز نەدەن لێ خۆشببوونیان بۆ دەرچێ هاوڵاتیکی فەقیر و هەژار یاخود هاوڵاتیکی وڵاتە باجی بەسەرا پێنریانی ئەمە جەوهری باجە کە بە یەکسانی لە خەڵک وەربژیرێ بەبێت ترس و سڵەمینەوە و دواتر بە شەفافانە بچێتە ناو بودجەی دەوڵەتەوە نەک بۆی کە ئێمە لە ئێستادا لە ساڵی 2021دا هەمانە داهاتی ئەم زۆن و ئەو زۆن کەس نازانێت چۆنی و وەزیری دارایی ئاگادار نیێلی ئەمە و کێشانەی ینی کەواتە کۆی گرفتی کێشەکە لە ئیدارەدانی دەوڵەتە لەسەرەوەی لە وەزارەتە ئەجینا کۆی گشتی هاوڵاتی هیچ کێشەی نیە هاوڵاتی فەقیر باجەدا ئیلتیزامی هەیە موچەی لێ بڕێ داهاتی کەمەکە بەهای دینار بە دۆلار کەوتۆتە ئەستۆی ئەو یعنی هاوڵاتیکی هەرێمی کوردستان دوو بەرامبەر هاوڵاتیکی عێراقی زەرمەندە. دەستخۆش کاک علی کۆتا قسەی جەنابشتان ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ زۆر سپاس دیارە دانەکەت بە باشی ناکە سپاس بۆ وەرێک لە میوانەکانم علی عەبدولئەحمەد جێگیری بەڕێوەبەری گشتی باج و خانوبەری میری کە بە سپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بوو هەروەها مامۆستای نەوزاد مامۆستای ئابووری و دکتۆر شاڵاو عەبدوڕەحمان پسپۆڕی یاسایی کە جنابیشیان بە سپاسەوە لە ئەستۆدیۆ لەگەڵ من ئامادەیان هەبوو تەورێم جارەشمان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بە فایلێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوە.